ناوم کردۆ عەبدوڵڵایە لە گەڕەچکە کۆندا دەنیشتم لە کۆیە خەریکی ئەو شتانم ڕۆژانە ئەو شتە قەدیمیانە برێن لە نەوەتەکانەوە خەریکم لە هەشتایەکانیش دەم کرد بەس لە بە ئیشی کەنتۆر زۆرەوەم نەرەکرد هەر زاری بە فکرە حەزم لە شتێک بێ پارچە شتێک دەکەم و هەموم خڕ کردوتەوە ئێستاش بەردەوام خەریکم. جا ئەوەی ڕابردووی خۆی لەبیر بچێتەوە باش نییە دایمەن هیلاک بوون و نەبوونیت بەبیر بێتەوە ئیسراحەت لە قەلبی خۆت دەکەی ئەو شتانە هەمووی بە مەرحەلە بە پیا ڕۆیشتوین و ناخۆشیمان دیتووە دەمەوێت ئەوانە دایمەن دەبێت چاو بن و بزر نەبێت ماڵەوەش زۆرە یعنی پێیان خۆشە ئەو شتانە دەکەم و یارمەتی دەرن و لە بازە ئیشە هەیە یعنی بۆ نمونە ئەوانی شتێک دەبینەوە بۆم دێنرێن بزانە ئیستیفادە لەوە ناکەی ئەوانیش زۆر هاوکاری من بەبێ ئەوەی مۆبایلی زیرەک بەکاربێنم یان هەم بێ بەس ئەوە چوومە کۆسار ئەوەم دیت ئەوەم لەسەر ڕەسم کردووە دەنا ئەوی کە هەموو بەدەست ینی بە فکرەی خۆم کردومەوە هیچ چم بەکار نێناوە ئەوە خۆیە ئەو شتانەی وەک دەیکەم هەمووی ئی قەدیمە هەمووی ڕابردوویەکی هەیە هەر شتێک تەواو دەکەم وە تێرەگەم داخوا چم هەیە هیچ وەلەو برم بۆ بەدەستهێنان و ئەوە نیە هیچ ئەگە بش فرۆشە دەفرۆشم بەس کەس چ ناکڕێ زۆربەی شتەکانم هەر لێرە دەکەم بەس دوکانیشم هەیە لە دوکانیژە خەریک دەبم ئەو شتانی خۆی بەکاریشی دێنم و دەیان کەم هیچ شتی کارەبای زۆر بەکەمی بەکاردێنم دەنا هەمووی هەر بەدەست دەیکەم و چکە ئەوەی وەک بەدەست دەکرێت بە کارەبا ناکری ئەوە کاتی داولێدانە توت و شتیان دەکەت جاران ئەوە مەرحەلەی داولێدان و کەپر و ئەم لاولایە ئەوە کاتی شەنەباکردن و گەنم و کالێک جودا دەکرێتەوە ئەو شتانەیە ئەوە بان قوڕدانە جاران سندوقی قوڕ هەبوو کابرا دەیبرد لەوێ خۆی نەوی دەکرد قوڕ و ئەوە کە بە دەهاتە خوارەوێچکە ئەوەی لوسی دەکرد ئەوانە برینە چوونە دار و دارهێنان و ئەوەیە ئەوە عیب نەبێ وەراق نارکردن و ئەوەیە ئەوە جەنجەڕ و ژێرە و ئەوە برینە ڕەشکەی کای پێ دەدەن ئەوانە هەمووی برین مەرحەلە و شتی خۆی هەیە ئەوە کاتی کێشانەوەی گەنمە بۆ سەر خەرمان بە مەچینە و بە عارەبان ئەوە بە عارەبانەیە لە وەختی خۆی هەر یەکە لە دوای خۆی مەرحەلەی کۆن و ئەوەی هەیە ئەوان هەر یەکە بە ئەوەی خۆی ئەوەژ سۆبەی دارە Kanka.